بێمە لای پرسیاری چاردا. جوان دەڵێ 3 جاران 36 یەکسانە بە 2 جاران 90. ئایا تۆ لەگەڵ ڕای ئەویت وە شرۆڤەی بکە؟ ئەمن نازانم، ئەمن دەچم 5 جارانی 36 دەکەم، 2 جارانی 90 دەکەم، بزانم یەکسانە یاننا. 5 جارانی 36 دەکەم و 2 جارانی 90 دەکەم، بزانم یەکسانە یاننا. 5 جاران 36 کردیە 180، 2 جاران 90ش کردیە 180، 180 یەکسانە بە 180، کەواتە منیش لەگەڵ ڕای جوانم. لەگەڵ ڕای جوانم لە هەمان ڕام، کاتە لەگەڵ ڕای جوانم بەڵێ ڕاست دەکا. شرۆڤەشمان کرد. پرسیاری 15. لە ئاهەنگێکی خێزانیدا هاوکار 28 پاکەت چوکلێتی دابەش کرد کە لە هەر یەک پاکەت 6 دانا چوکلێت هەیە. 28 دانا و هەر پاکەتەی 6 چوکلێت. ئایا هاوکار چەند چوکلێتی دابەش کرد؟ لێک دانا 8 جاران 6 48، 8 لێرە 4 لێرە، 2 جاران 6 6 جاران 2 هەمان شتە 12. 12ی کۆبکەمەوە لەگەڵ 4دەی یەکسانە بە 16، کاتە 168 چوکلێتی دابەش کرد. 168. پرسیاری 16. کارگەیەک 126 کۆمپیوتەر لە یەک ڕۆژ بەرهەم دەینی. ئەدی لە 8 ڕۆژ چەند کۆمپیوتەر بەرهەم دەینی؟ لێکدانە 126 جاران 8، 126 لێکی دەم لەگەڵ 8، 6 جاران 8 48، 8 جاران 2 16 لەگەڵ 20، 8 جاران 1 8 کۆد و 10، 1008. 1008. پرسیاری 17. لە هەفتەیەک و 2 ڕۆژ چەند کاژێر هەیە؟ هەفتەیەک و 2 ڕۆژ، ئەو پرسیارە گرنگە، ئاسانیش نییە. لە هەفتەیەک و 2 ڕۆژ یەکەم جار دەبی بزانم هەفتە چەند ڕۆژە. ئەمن ئایا هەفتە چەند ڕۆژە؟ هەفتە 7 ڕۆژە و هەفتەیەک و 2 ڕۆژ واتە ئەمن دەبی کۆی بکەمەوە، هەفتی کۆ بکەمەوە لەگەڵ 2 بە هەمووی کردیە 9 ڕۆژ. لە هەر یەک ڕۆژ مەبەستیان شەو ڕۆژە کە بێگومان 24 کاژێر هەیە. ئەدی لە یەک ڕۆژ یەک شەو یەک ڕۆژ 24 هەیە، ئەدی لە 9 چونکە کردێ 9 ڕۆژ، هەفتەیەک و 2 ڕۆژ کردێ 9 ڕۆژ، ئەو جەدەینە 24 جارانی 9 دەکەم، بزانم چ ڕوو دەدا. 9 جاران 4 36. ئێستا دەبی ئاگام لەو سێبی. 2 جاران 9 18 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو سێی 18 19 20 21، کاتە لە 9 ڕۆژ 216 کاژێر هەیە. کاژێر لە 9 ڕۆژ، چونکە لە هەفتەیەک و 2 ڕۆژ واتە 9 ڕۆژ. هەفتەیەک و 2 ڕۆژ. پرسیاری 18. لە 6 کاژێردا چەند خولەک هەیە؟ ئەم دەبی بزانم یەکەم جار لە 1 کاژێر چەند خولەک هەیە. لە 1 کاژێر 60 خولەک هەیە. ئەدی لە 6 کاژێر 6 جاران 60 360 خولەک هەیە. لە 6 کاژێر 360 خولەک. ئێستا بچمە لای پێداچوونەوە و ئامادەبوون. پرسیاری 19. کۆکردنەوەیە. 9 کۆ 7 یەکسانە بە 16، 6 دەنووسم 1 لێرە.
1 و 9 دا لەگەڵ 6 16 6 لێرە دەنووسم 1 لێرە 1 کۆ 8 یان 8 و 2 دا کۆ 1 11 1 لێرە دەنووسم 1 لێرە 6 و 2 8 لەگەڵ 1 9 9166 پرسیاری 20 لێ دەرکردنە 2 سفری لێ بڕوە هەردوو 0 3 لێ بڕوا نابی ئەو نۆیە خورد دەکەمەوە نۆیەکە دەبی بە 8 سفرەکەش دەبی بە 10 کەم 3 7 ئەو هەشتەی دەینم 7 لێ دەردەکەم 1 دەمینێتەوە 8 ئەو هەشتەی ئێرە 5 لێ دەردەکەم 3 دەمینێتەوە 3170 پرسیاری 21 یەکەم جار ناوکەوانەکەی ئەنجام دەدا 3 کۆ 6 دەکاتە 36 ئەوجە دووی جارانی 36 دەکەم هەز دەکەم تۆزەک ئاسان نییە بەڵام ئەگەر بێ و ئەمن دووی جارانی 30 بکەم پاشان دووی جارانی 6 بکەم زۆر ئاسانترە ئەوجە نازانم کامەیان لەبەرچ ئەوهایان نووسیە ئەمن دەتوانم یەکتر بەستن دروستکەم دوو جاران 30 ئەوها کۆی بکەمەوە لەگەڵ دوو جاران 6 یەکتر بەستن دوو جاران 30 یەکسانە بە 60 کۆ دوو جاران 6 12 ئەوجا 612 کە کۆ دەکەمەوە دەبیتە 72 ئەگەر بێ و بە شێوەیەکی تکە یەکەم جار 30 کۆکەمەوە ناوکەوانەکەی لەگەڵ 6 دەکاتە 36 ئەوجە دوو جارانی 36 دوو جاران 6 12 دوو جاران 3 6 کۆ 1 دەکا 7 هەر دەکا هەمان شت پرسیاری تەواو 22 تەواو بکە ئەوە پرسیارانە گرنگین پرسیاری 22 23 لای ڕاست لای چەپ لای ڕاست سەرجەمەکە ببینەوە بزام دەکات چەند 4 و 7 11 2 3 5 1 6 61 ئەدی لای چەپ تەنیا 31کم هەیە جارێ 31 کۆی بکەمەوە لەگەڵ چ یان لەگەڵ چ دەکاتە 61 ئاسانترین ڕێ هەتا بیبینمەوە 61 دەینم 31 لێ دەردەکەم ئەو ژمارەی ئێرە دەردەچی کاتە 61 لێرە دادەنێم 31 لێ دەردەکەم لێ بڕوە 1 لێ بڕوە 0 6 3 لێ بڕوە 3 کاتە ئەو ژمارەی ئێرە دەکاتە 30 ئەگەرە من 30 کۆ بکەمەوە لەگەڵ 31 یەکسەر 61کم بەدەست دێ لەو لایە 61 لەو لایە 61 یەکسانە دەبی یەکسانی هەبی ئەوە تەواو پرسیاری 23 بە هەمان جۆر ئەو جارەی ئەو لایە کۆ دەکەمەوە 1 کۆ 7 8 4 کۆ 3 7 ئێرەش 45م هەیە 78 بینم 45 لێ دەرکەم ئەو ژمارەی ئێرەم بەدەست دەکەوی 78 45 لێ بڕوە 8 5 لێ بڕوە 3 7 4 لێ بڕوە 3 لێرە دەنووسم 33 ئێستا ئەگەر 33 هینا کۆم کردو لەگەڵ 45 چ ڕوودەدا 3 و 5 8 3 و 4 7 لێرەش هەر کردی 8 و 7 یەکسانە کاتە ئەو ژمارەی کە نیمە 33 پرسیاری 24 سیروان 16 پولی پۆستەی هەیە یان لایە سۆران 8 پولی لایە ڕامانیش 12 پولی لایە هەمویان چەند پولیان هەیە زۆر ئاسانە 16 کۆ 6 کۆ 12 16 کۆ 6 کۆ 12 دەکات چەند 6 و 6 12 12 و 2 14
تەنیا ئەوە خانەیەکانی چارە، کەواتە دەبی هەر ئەوە ڕاست بی. چونکە من ئەگەر هەمووشی کۆنەکەمەوە تەنیا 6 و 6 12 کۆد و 14 تەنیا یەکیان خانەی یەکانیان چوار، ئەوانگی هیچیان چار نینە، کەواتە هەر دەبی ئەوە ڕاست بی. 1 و 1 2 1 3. پرسیاری 25 داروان ئەو ناوە خۆشەی 8 بەند کاغەزی کڕی، هەر بەندێک 60 پەڕی تێدا بوو. ئایا داروان چەند پەڕەی کڕیوە ئەو دوژمارەی لێک دەدا؟ دەکات 480. لێرە هاتمە کۆتایی 2 لاپەڕە 76 و 77، کەواتە هاتیمە کۆتایی ئەوانەیە و هەتاوانەیەکی نوێ هەر بژی.